نیزامەدین هەر لە قۆناغی پێنجی سەرەتاییەوە بە هۆکارێک چاوەکانی لەدەستداوە. ئێستا گۆچانەکەی دەستی بووە بە چاوساغی و بۆ ڕێگەڕۆیشتن یارمەتی دەریەتی. نیزامەدین گلەیی زۆری لە حکومەت هەیە، بەتایبەت نەبوونی موچەیەکی شایستە بۆ نابینایان تەواو نیگەرانی کردوون. ئەو داوا لە حکومەت دەکات ژیانی نابینایان و خاوەن پێداویستە تایبەتەکان لەوە زیاتر نەشێوێنرێت و گوزەرانیان باش بکرێت، چونکە ئەو موچەی وەری دەگرن کە تەنها 150,000 دینارە بەشی چەند ڕۆژێکی کەمیان دەکات. چاومان کە نابینێ یەک دنیای مەشاکیری ڕۆیشتن و هەڵسوکەوتمان بۆ دروستەکە، جاکە بۆ پڕکردنەوەی ئەم کەلێنانە ئەبێ حکوومەت هاوکارێ بێ. یاسای دەرکردەوە بۆ کەمەندامی هەتا ئێستا لە 2011 تا ئێستا ئەلفی لێ جێبەجێ نەکردووە. مەعاشی 150 مناڵێکی دەوڵەمەند بەشی ئاسکرێمەکەی ناکا. ئێمە خێزان بەوە ئەژێنرێ، خێزانەیە هەردووکیان نابینان کرێخانووە دەن، ینی نازانم هەر ئەلان خوایان ژێنێ. یعنی ئەوە نەمان کێشەکە زۆرە، ڕەنگە کەسمان هەیە خۆی وەکو خۆی باشتر بە وەزعی لە ڕووی مادیوانە، بەڵام ئەنی زۆرینەی زۆرمان پێویستمان بە موچەیەکی باشە، پێویستمان بەوەیە کە خوێندن هاوکاری بکرێت. ڕۆژی 15دا وەکو ڕۆژی گۆچانی سپی دیاریکراوە. لەو یادەدا لە سلێمانی یەکێتی نابینایانی کوردستان چالاکیەکی ئەنجامدا کە تیایدا بۆ هۆشیارکردنەوەی شۆفێران لە کاتی پەڕینەوەی نابینیان لە شەقامەکاندا پێویستە هاوکاریان بکرێت لەلایەن شۆفێرانەوە. بەشێکی دیکە لە نابینایان لە بەڵێنەکانی کاربەدەستان و حکومڕانەکان بێزار بوون و دەڵێن ئیدی باوەڕ بە هیچ کام لە بەڵێنەکانیان ناکەن و حکومەت نایەوێت دۆخی ژیانی خاوەن پێداویست تایبەتەکان باش بکات. دا کێشێمت قەتاوە بێ قەتاو بۆ کێشێمە چارەسەر کراوە. وەڵای ئەو دەما تەسویر کراوە هەموو دنیا زانەکە ئێمە حاڵمان چۆنە، هیچمان بۆ نەکراوە. کاکە حکومەت نایگا، کاکە بیکردا ئەم دنیاوای بەسەرا، کاکەوای بەسەرا برا نایکا بە قوربانی شەم. ئەگەر بیکردا کەمەدام ژیانی خۆشە و کەمەدام ئەڕێ بە وڵاتێکی تر، کاکە هیچمان بۆ ناکە، هیچ حساب بۆ ناکە. حساب بکردنا ئەم کەمەدامای قوڕێ بۆ نێژیراوە. ماڵ هەیە کەمەدامە کرێسیە مانگی 200,000 بکرێت. بەچی بێکە معاشەکە هەرم مانگێ شێڵ مانگێت ناوێنی موچە. سەرڕای ئەوەی خاوەن پێداویستە تایبەتەکان بەردەوام بەڵێنیان پێدراوە بۆ باشترکردنی ژیانیان بەتایبەت لە کاتی هەڵبژاردنەکاندا، بەڵام ئەوە چەندین ساڵە بە هاوکاری خێرخوازان ژیانیان بەڕێوە دەچێت و حکومەت نەکیچی بۆیان نەکردووە، بەڵکو موچە 100,000 دینارەکەشیان زۆر جار لە کاتی خۆیدا پێنادات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.